شۆڕشی پیشەسازی یەکێک لە گەورەترین گۆڕانکاریەکانی مێژووی مرۆڤایەتی بوو. پێویستە بزانن کە یەکێک لە ڕوکنە گرنگەکانی شۆڕشی پیشەسازی هێڵی ئاستنین بوو کە خەریکی گۆڕینی جیهان بوو. لە سەرەتای سەدەی 19دا ئەمریکا و ئەوروپا دەستیان کرد بە دروستکردنی هێڵی شەمەندەفەر بە هەموو ئاراستەکان. بەڵام لە ناکاو ئەمریکا وە پێش ئەوروپا کەوت، چونکە زەویەکی فراوان و کەسانی وەک کۆرنێلیۆس ڤاندەربیلت و دواتر جێپی مۆرگانیان هەبوو کە هێڵی ئاسنی ئەمریکایان گەیان دەلووتکە. ئەمەش وای کرد تەواوی پارە زەوی ئەمریکای باکوور بە یەکەوە بلکێ و ببەسترێتەوە. ئەی ڕووسەکان لەو ساڵانەدا خەریک چی بوون؟ ئەوانیش هێڵی ئاسنین دروست دەکەن؟ نەخێر. لەم بابەتەدا دەمانەوێت باسی گەورەترین گۆڕانکاری مێژووی مرۆڤایەتی بکەین. تکایەتە کۆتایی ڤیدیۆکە لەگەڵمان بن. ئەمن چیا کۆم و دەنگی من لە ئستودیۆی بڵینگۆ دەبیستن. لەو شوێنەی کە ئەوروپا و ئەمریکا هێڵی ئاسنی بۆ شەمەندەفەردا دەنێن، ڕووسەکان تەنیا چەند هێڵێکی کورتیان هەیە لە شارە گرێگەکاندا. ئەو کات ئەلێکساندری سێم تێزاری رووسیا بوو. وەزیری ئابووری ئەو کاتی رووسیا دێت و بە ئەلێکساندری سێم دەڵێت ئەگەر ڕۆژهەڵات و ڕۆژاوای رووسیا بە هێڵی ئاسنی نەبەستینەوە بە دڵنیاییەوە سیبریا لەدەست دەدەین. وەزیرەکە باسی پرۆژەیەکی مەحاڵی دەکرد. خۆگاڵتە نییە، دەبوو نزیکەی 10,000 کیلومتر هێڵی ئاسنینیان دروست بکردایە و لە بنەڕەتدا ئەوروپا بە ڕۆژهەڵاتی ئاسیا ببەستنەوە. ئەلێکساندری سێم کاتێک زانی کە ڕەنگە سیبریا لەدەست بچێت تووشی شڵەژان بوو وەوتی کە بە دڵنیاییەوە دەبێ ئەم کارە بکەین. لە ئەمریکا هێڵێکی دوور و درێژ کێشرا بووەوە و لە ئەوروپای ڕۆژاواش تا ڕادەیەک هێڵی ئاسنینیاندا نەبوو. بەڵام سیستمی حکوومەتی تێزار جیاواز بوو لەم دوو جێگایە. رووسیا وەک ئەمریکا بانکدار و ملیاردێری وەک جێپی مۆرگانی نەبوو، بۆیە حکوومەتی رووسیا خۆی ناچار بوو وە بەرهێنان بکات. پرۆژەیەک کە بۆ هەر حکوومەتێک پشکێنە بەڕاستی. تێزار لە شوێنێکی خراپدا گیر بوو و دەبێت سەری جان تاکە شل بکاتەوە و ئەم هێڵی ئاسنینەش دەبێت دروست بکرێت و پارەیەکی زۆر پێویستە بۆ ئەوەی وڵاتی رووسیا لە یەکتردا نەبڕێت. هەر بە پێیان پرسانە بوو کە تێزار بڕیاری خۆیدا و گەورەترین پرۆژەی مێژووی جیهان کە هێڵی ئاسنینی سەرتاسەری سیبریایە دەستی پێکرد. هێڵی ئاسنین کە لە مۆسکۆوە دەستی پێکرد و دوایی 9289 کیلومتر دەگاتە ڤلادیڤۆستۆک، ئەو شوێنەی کە بە ڕۆژهەڵاتی دوور دادەنرێت. کەمێک وڵاتریش ژاپۆنە. دەزانن لە هەموو شوێنێک کەسانی نێگاتیڤ هەن و بە شێوەیەکی گشتی هەر کەسێک بیەوێت دەست بەکارێکی گەورە بکات پێیان دەگوترێت مەیکە باش نییە، پارەی وڵات فڕێ دەدەیت. بۆ ئەم پرۆژەیەش زۆر کەس دەیانگوت سیبریا چییە؟ بۆ خاکێکی سارد و بێ ئاو و سەوزاییەک کە چەندها دارستان و درەختی هەیە بۆچی دەتەوێت هەموو پارەی وڵات لەوێ بڕێژیت؟ لەوانەیە ناوی کاترینی گەورەتان بیست بێت کە سەدەیەک پێش ئەم پرۆژەیە ئیمپراتۆریسی رووسیا بوو. هەمان ئیمپراتۆر کە ئەگە خانم با دەگوترا ئیمپراتۆریس. کاترین هەمیشە سیبریایی بە هیندوستانی رووسیا ناو دەبرد. هیندوستان بۆ ئینگلیس چی بوو؟ شوێنێک پڕ لە سەرچاوەی جۆرا و جۆر و جیاواز. و کاترین وتی کە سیبریا وەک هیندوستان بۆ ئینگلیس وایە و نابێت ڕێگە بدەین کە لە دەست بچێ. بەڵام گەورەکانی وڵاتەوەندە بۆ ئەم پرۆژەیە نەدەهێننەوە کە ئەم پرۆژەیە بەبێ بڕیار دەمێنێتەوە. بەڵام ئەلێکساندری سێم پێی خۆش بوو بە جۆرێک ئەم کارە دەست پێ بکات و لە دوای دۆزینەوەی ڕێگا چارەیەک بوو. دەگەینە سەر ساڵی 1891. ئەو ساڵی وەزیری گواستنەوە و وەزیری ئابووری رووسیا یەک کەسە، واتە سێرگێی ڤیتێ. ئەم بەڕێزە تەنها وەزیرێکی ئاسایی نەبوو، بەڵکو هاوڕێی تێزاری رووسیا بوو. ئەلێکساندری سێم زۆری متمانە بە هاوڕێکەی بوو، هەر بۆیەش ئەمەرکەی پێسپارت کە پرۆژەکە دەست پێ بکە و گەر بمانەوێ گرنگی بدەین بە قسەی ئەموو ئەو لە جیهان دوا دەکەوین و سیبریا لەدەست دەدەین. هەر لەبەرەم هۆکارە لە هەمان ساڵدا کە گوتمان ساڵی 1891 گەورەترین پرۆژەی مێژووی مرۆڤایەتی دەست پێ دەکات. ئەلێکساندەر کەسێکی باشی هەڵبژارد بوو. سێرگێی هەم زۆر دڵسۆز و بەوەفا بوو بۆ تێزار و کەسیش نەیدەتوانی لە بەرامبەر ئەو وەڵامی نەبهێنێت.
لە وەڵامدا گەرچی سێرگەی هەم وەزیری ئابووری بوو و هەم وەزیری گواستنەوە، بەڵام تەواوی توانای و سرنجی خۆی لەسەر پرۆژەی هێڵی ئاسنین خستە کار. سێرگەی لە رووسیا زۆری هەوڵدا کە نەتوانن ئەم پرۆژەیە بوەستێنن، واتە وەک جێپی مۆرگان و ڤاندەربیلت مامەڵەی کرد، نەک بۆ بەرژەوەندی خۆی بەڵکو بۆ بەرژەوەندی رووسیا. بەڵام پرۆژەکە پێویستی بە پارەیەکی یەکجار زۆر بوو. تێزار دەوڵەمەند بوو، بەڵام نەیدەتوانی تەواوی پارەکە بدات. هەر بۆیە سێرگەی بڕیاریدا ئەم پارەیە لەگەلی رووسیا وەربگرێت. بەڵام چۆن زۆرینەی دانیشتوانی رووسیا خزمەتکارن. دەسەڵاتی سێرگەیش جگە لەم خەڵکە ئاساییە نەگەیشتە کەس. سێرگەی ڕایگەیاند کە چەند ساڵێک باجی زیاتر بدەن و موچەکەشتان کەمێک کەمتر دەبێت بۆ ئەوەی بتوانین ئەم پرۆژەیە تەواو بکەین. کەس نەیدەتوانی لە بەرامبەرم فەرمانە بڵێت نا. ئەگەر ناڕەزایەتی خۆشی دەربڕی با لە شوێنێکدا دەیگوت کە کەس گوێی لێ نەبێت، چونکە نەدەکرا بە پێچەوانی قسەکانی حکوومەتی تێزار قسە بکرێت. لە کۆتایی بەم شێوازانە بودجەی ئەم پرۆژەیە زۆر دەبێ. وەزارەتی ئابووری رووسیا تێچووی ئەم پرۆژەیەی بە 2.5 ملیارد خەملاند کە یەکسانە بە 52 ملیارد دۆلاری ئەمڕۆ. ئێمە هەمیشە وتومانە کە 52 ملیارد دۆلاری ئێستا بەهای 2.5 ملیارد ڕۆبڵی ئەو سەردەمەی نییە. ئەمە هاوتایە، بەڵام شایانی ئەو پارەیەی 100 ساڵەمەوبەر نییە. ئەگەر ئەمڕۆ پرۆژەیەکی لەو شێوەیە لە رووسیا جێبەجێ بکرێت، ئەوا دەیان تریلیۆن دۆلاری تێدەچێت، نەک 52 ملیارد دۆلار. ئەم پرۆژەیە لە مۆسکۆ و هەروەها لە ڤلادیڤستۆکەوە دەست پێ دەکات. جێگای سرنجە بزانین نیکۆلاسی دووەم کە ئەو کات شازادەی جێنشینی رووسیا بوو، هێشتا نەگەیشت بووە پلە و پایەی تێزار بوون. ئەو وەک شازادەی جێنشین دەچێتە ڤلادیڤستۆک بۆ ئەوەی لەو لاوە ڕێگاکە دەست پێ بکات. پێویستە بزانن نیکۆلاسی دووەم کوڕی ئەلێکساندری سێم دواتێزاری رووسایە کە تووشی شۆڕشی کۆمۆنیستی ئۆکتۆبر دەبێت. کاری هێڵی ئاسنینەکە دەست پێ دەکات، بەڵام وامەزانن ئاسان بوو. نزیکەی 10,000 کیلۆمەتر درێژی ئەو ڕێگایە بە زبرترین شوێنەکانی سەرزەویدا تێدەپەڕێت و دەبێت کەرەستەکانی پێویست و کرێکاران بگوازرێنەوە. هەروەها پێویستە خۆراک و ئاویان بۆ ئامادە بکرێت. دەبێت شاخ و چیاکان هەڵکۆڵێنن، زەوی بەرد ڕێژ بکرێن و زۆر بربەست و ئەرکی قورسی تر. سێرگەیویت لێرە دیسانەوە بیرێکی چاک بە مێشکی داهات و وتی کە پێویستە ڕووبارەکانی سیبریا بەکار بهێنین بۆ گەیاندنی کەرستە بۆ شوێنی کار، چونکە سیبریا پڕە لە ڕووبار، لە چەپەوە بۆ ڕاست، لەسەرەوە بۆ خوارەوە، لە هەموو شوێنێک ڕووبار هەیە. واتە لەبەری ئەوەی کەرەستەی قورس بە ئەسپ و کەر و ئەڕابەوە بێنن، بەلەمی جیاوازیان بەکارهێناوە بۆ گواستنەوەی کەرەستەکان لە ڕێگەی ڕووبارەکانەوە. لە ماوەی ئەم پرۆژەیەدا زیاتر لە 454 ملیۆن کیلۆ کەرەستەی جۆرا و جۆر لە ڕێگەی ڕووبار و بەلەمەکانەوە گواستراونەتەوە. یەکێک لە ئاستەنگە گەورەکانی بەردەم ئەم کارە دابینکردنی کرێکاران بوو، چونکە ژمارەی دانیشتوانی سیبریا لە ڕابەدەرکەم بوو، بۆیە ناچار بوون کرێکاران لە شوێنەکانی ترەوە بهێنن. لەو سەردەمەدا چین لەلایەن ڕەشڵێکی چینگ بەڕێوە دەبرا. حکوومەتی رووسیا داوای کرێکاری لەم شانشینە کرد و ئەوانیش قبوڵیان کرد، چونکە سنوورێکی گەورەیان لەگەڵ سیبریا هەبوو. کرێکارێکی زۆریان ڕەوانەی رووسیا کرد. تا ئێستا بە تەواوی نازانین چەند کەس لەم پرۆژە گەورەیەدا کاریان کردووە. ئەو مێژوو نووسانەی کە مێژووی ئەم هێڵە ئاسنینەیان نووسیوە لە نێوان 60 تا 200 هزار کەسیان تۆمار کردووە. شتێکی تر کە تۆمار کراوە ئەوەیە کە بە هەموو کرێکارەکان تەنانەت بە سەرپەرشتیارەکانیان ڤۆتکا دراوە بۆ ئەوەی لە سەرمادا بتوانن کار بکەن. پێویستە بزانن ئەڵکۆڵ و سەرخۆشبوون پلەی گەرمی جەستە بەرز ناکاتەوە، بەڵکو لە ڕاستیدا ساردی دەکاتەوە بۆ ئەوەی هەست بە گەرمی بکەی. ڕووداوێکی دڵتەزێنیش تۆمار کراوە کە 2 لە 100 ئەم کرێکارانە بەهۆی خواردنی زۆری ڤۆتکا و ئەڵکۆڵەوە گیانیان لەدەستاوە، کە لە ئینگلیزی پێی دەگوترێت ئەلکیال پۆیزنینگ، واتە جەستە بە ئەڵکۆڵ ژەهراوی بووە. ڕاستەکەم پرۆژەیە گەورەترین پرۆژەی جیهان بوو، بەڵام
لە ماوەی ئەو 25 ساڵی دروستکردنیدا دۆخی رووسیا زۆر ئاڵۆستەکە. خەڵکەکە هەموو خەمبار، جوتیارەکان بێزار، بێپوڵی، برسێتی، تەنانەت شەڕێک لەگەڵ ژاپۆن کە پێیان دەگوت جەنگی جیهانی سفر و شکستی رووسیا هەموو ئەوانە وای کرد کۆمۆنیستەکان بەهێزتر بن. لە کۆتاییدا ئەم هێڵە ئاسنینە لە ساڵی 1916دا تەواو دەبێت و ئەمە ئەو کاتەیە کە تێزار نیکۆلاسی دووهەم پاشای رووسیایە. بەڵام خەریکە دواهەناسەکانی خۆی دەدات چون هەر یەک ساڵ ئەم هێڵە ئاسنینەیدی و دواتر لەلایەن بێلشەویکا دەست بەسەر دەکرێت و هەموو خێزانەکەی دەکوژرێن. ئەوەش ئەوەمان بۆ دەردەخا کە لێرە سەرمایەداری باشتر بوو. هەروەک جێپی مۆرگان و کۆرنێلیەس ڤاندەربیلت کە بە سەرمایەی گیرفانی خۆیان هێڵی ئاسنینی ئەمریکایان بێکەم و کوڕی جێبەجێ کرد و وڵاتەکەیان دەوڵەمەندتر و پێشکەوتوتر کرد. تێزاریش هەر بەهۆی ئەو هێڵە ئاسنینە خزمەتێکی گەورەی بە رووسیا کرد، بەڵام گەلی رووسیاشی بەدبەخت کرد چونکە ئابووری وڵاتی خستە دۆخێکی زۆر خراپەوە. بە هەر حاڵ ئەم هێڵە ئاسنینە بێکەم و کوڕی کەوتە دەستی یەکێتی سۆڤیەت و بوو بەهۆی پێشکەوتنی زۆری ئەم وڵاتە. ئەم هێڵە ئاسنینە هێشتا ماوە و رووسیای ئەمڕۆکەش ئەم هێڵە ئاسنینە زۆر بەکاردەهێنێت چونکە سیبریا بۆ رووسیا ناوچەیەکی سەخت بەڵام زۆر بەنرخە. بە کۆتایی بەشەکە گەیشتین هاوڕێیان، هیوادارم چێژی لێوەرگرن و شتێک بە زانیاریەکانتان زیاد بێت. ئەگەر پێتان خۆش و پۆستەکە لایکەن و کەناڵەکە سابسکرایبکەن و سنگۆڵەکەش هەڵکەن با لە پۆست و بابەتەکانی دواترمان ئاگادار بن.